بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لەوانەی ئەمڕۆیە باسێکی ئیشێکی سەردەمیانە ئەکەین کە هەموو گەنجە حەزی لێیەتی، هەموو پیرێکیش لە تەمەنێکی مناڵی و لاوێتی یاکردوێتی، ئەویش وەرزشە. بزانین وەرزش هەیە لە دینە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی، یاخود فەرمیەتی کە مسلمانین و خوای گەورەمان پارێزێ و دوعاکەین و مردن ژیان بەدەست خوای گەورەیە و سەحەت چۆن بێ هەروایە و لە یوسیبەنا ئیلا ما کەتەبە الله لەنا و خۆی تەسلیم کردووە، وەرزشی نەکردووە. با بزانین وەرزش لە تەندروستی خۆشەویستە هەیە یان نا. خۆشەویستەکانم طبی ڕیاضی یاخود سپۆرت مێدیسین ئەمڕۆ بەشێکی گەورەیە لە طب و ئەخوێنرێ و دکتۆرا و ماستێری لەسەر وەرەگیرێ و پسپۆڕیەکی تەواوە لە بەشە گەورەکانی طبە. بۆیە حەزەکەم جەنابتان ئاگادار بن بۆ چونکە ئەمە تەندروستی ئینسان ئەپارێزێ، دڵ و ماسولکە و ئێسک و بەشەکانی تری حتا لانی نەفسی ئینسان بەهێزەکات و بەقوەتەکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی وەرزشەکە فەرمێ كل شيء ليس من ذكر الله فهو له. هەموو شتێک کە باسی زیکری خوای گەورەی تیانە بێ ئەم پێوتە گاڵتە و گەپ یاخود پێوتە یاری ئیلا چوارشت نەبێ. مەشی الرەجولی بین الغەرضین، ئینسانە هەستێت تیرروکەوانی نیشانەیە بنێتەوە یاخود نیشانەیە دانێ و بە قەرەوڵێک تێیگرێ و بۆی بەهاوێژێ لە بینی ئەو بینەیە هاتوچۆ بکا بۆ چونکە ئینسان لەم کاتەیە عەزەڵات و تەرکیز و چاو و مێشکی هەمووی لەسەر ئەو وردەکاری و لەسەر ئەو تارژێت و لەسەر ئەو هەدەفەیە کە بۆی داناوە. بۆیە ئەبینی ئینسانەکە زۆر بە وریایی زۆر خۆی کۆکاتەوە. ئەمە یەکێکە لە یاریەکان کە ئینسان بەکردنی نەک پێ ناوە تێگاڵتە و گەپ پێشێوترێ سنەت و خەیری شێگا. وەرە بۆ خۆ وەرزشکەیت خەیریشە بگە. خاڵێکی تر تەئدیبه فەرەسە، ئینسان ئەسپەکەی یاری لەگەڵا بکە و ڕای بێنێ و سواری پشتی بێ، غەرغارێنی پێ بکە، مسابقەی پێ بکە، مەژ بۆ خۆی خاڵێکە. ملاعەبەته ئەهلە، یاری لەگەڵ خێزانی بکە، دەستبازی لەگەڵا بکە، ئەمەش بۆ خۆی خاڵێکە. و تەعەلومه السیباحە، و خۆی فێری مەلە بکە یاخود مەلەوانی بکات، چونکە ئینسان لە کاتی مەلەیە هەموو ماسوولەکانی خاوە بنەوە، ئێسکی بتەوە بێ و لەشی خاوە بێتەوە و دکتۆرەکان نەسیحەتێکن لە کاتێکە کەسێک کە ئێسکی تەواو نییە یاخود دەماری تەواو نییە یاخود تووشی ضموریە بووە بە مەلەکردن نەسیحەتێکن. کەواتە ئەم چوارشتە بۆ خۆی یەکێکە لە یاریە سونەتەکان کە ئەمرمان پێکراوە کە بیکەین و ئینسان بەکردنی خێرێگا و ئیسفادەی لەکە. بەڵێ خۆشەویستەکانم، ئینسان کە ئەم خاڵانەی کرد، ئەمە ئەمرێکی پێغەمبەری خوای جێبەجێ کردو صلی الله علیه و سلم و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشی کردوێتی، بۆیە ئەمرمان پێیەکات. چونکە حتا لە غەدیرە لە ناو جۆگەلەی ئاوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەبوو بەکرا لەگەڵ سەحابەکانە مەلە ئەکاتەوە فەرمێ هەر یەکە و لەگەڵ هاوڵەکەی خۆیان واتە جووت و دوودوو بۆستن، منیش لەگەڵ ئەبوو بەکرا ئەوە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەلەی کردووە. المهم خۆشەویستەکانم، ئینسان ئەبێت ئەم خاڵانە بیکات و بە عیبادەتیشی بزانێ. جارێکیان لە هەمووی خۆشتر لە ناو مەدینەیە کۆمەڵە سەحابە کۆبوونەتەوە و تیرهاوێژیەکەن، نیشانیان داناوە و مسابقەکەن لەسەر ئەمە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێ بەسەریانە تەمەن چی بکا باشە بەڕێیەوە؟ تخوا عیب ناکەن، تخواوەجی ئەوەیە، ئەو مزگەوت و ئەو عیبادەت و ئەوە قورئان دانراوە چن خۆتان بەچیەوە مەشغوڵ کردووە؟ نا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چی؟ ئەفەرمێ ئورموا بەنی ئیسماعیل فإن ئەباکم کانە ڕامیە. نەوەی ئیسماعیل تیر بەهاوێژن چونکە باوکتان تیرهاوێژێکی باش بووە. سبحان الله، اینجا پێغەمبەری خوا لەمە خۆشترە فەرمێ ئورموا وأنا مع بني فلان، بەهاوێژن من لەسەر تیپی فلان کەسم، من لەگەڵ جەماعەتی فلان کەسم. سەیری ئەدەبی سەحابە بکە، چەندیان پێخۆشێسە پێغەمبەری خوا هاتووەتە ناویان و بەشداری تیرهاوێژیانەکا لە مسابقەکەیە و لە پێش بڕکێکەیە بەشدارە. تیرەکانیان گرتەوە بەدەستێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما لەکم لا تەرمون، ئەو بۆچی ناهاوێژن؟ فەرمێ کەیفە نەرمی وأنتە معهم، ئەی پێغەمبەری خوا چۆن بەهاوێژین لە کاتێک کاتەوە لەسەر تیپی بەرامبەری؟ الله، چۆن دڵمانی لە پێغەمبەری خوا بەرینەوە، لە تیپی پێغەمبەری خوا بەرینەوە، منافەسەی تیپەکەی بکەین. فەرمێ قال ئورموا وأنا معكم كلكم، بەهاوێژن من لەگەڵ هەمووتانم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
ئەبێ بە دوو بەشەوە، ئەبێ بە هەردوو خاوەنی هەردوو تیپەکە و لەگەڵیانە ئەبێ. سبحان الله چەند خۆشی ئینسان هەست بەمە بکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کارەکەی ڕازیە و خۆی لەناو کرۆکی ئیشەکەیە. بەڵێ پێغەمبەری خوا غەیری ئەمە خۆشەویستەکانم چی کردووە؟ شتێکی ئەمڕۆ تازە بوردە مستەڵەحەکەیەتە ناو کوردەواریەوە پێوترێ شاخڕەوی. پێغەمبەری خوا چۆتە سەر شاخ بەڵێ، بەسەر شاخ ئاسەر کەوتووە بەڵێ، ئەوەی ئێستا خەڵکی بۆ کۆ بێتەوە بۆ بە جۆرێ لە ڕیاضە خەڵک ئەڕواتوەڵێن بەسەر شاخی فڵان ئاسەرەکەی و کۆمەڵێک وەچەند سەر لوتکی شاخەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەمێکم قۆناغانی بڕیوە بە تەنیا یاخود لەگەڵ هاوڵە بەڕێزەکانیە وەکو چۆتە سەر حێرا، وەکو چۆتە ئەشکەوتی نور لەسەر لوتکەی شاخەکان یاخود ناو ئەشکەوتەکانە بە شاخەکانە هەڵگەڕاوە، یاخود چەند جارێ لەگەڵ سەحابەکانە سەحابە بەڕێزە نزیکەکانیشە چووەتە سەر ئوحود لە کاتێکە ئوحود جوڵاوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی لەسەر داناوە هادی کردوێتەوە. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاخڕەوی کردو بەسەر شاخە بۆ چونکە لوتکەی شاخ هەوایەکی زۆر قەڵقی هەیە، هەوایەکی زۆر پاکژی هەیە کە ئەمە لە شوێنەکان و ناو جەنجاڵی شارە دەست ناکەوێت. بەسەر شاخە سەرکەوتن سم و دڵی ئینسانەکاتەوە ماسوەکانی بەخۆتەکە عەزەمەتێک و قووەتێکا بە ئینسان هەستەکان لەسەرەوە ئێستا ئەڕوانێ بۆ کۆمەڵگا و لە گۆشەنیگایەکی ترەوە سەیری مستەماعەکەیەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆتە سەر شاخ و بەڵێ شاخی بەکارهێناوە و ئەم ڕیاضە گەورەی زیندوو کردوێتەوە وەکو سنەتیشە ئەمڕۆ بۆ ئێمە کە بڵین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی ئێمەژە بێ بیکەین و چاوی لێ بکەین. خاڵێکی تر لە خاڵەکان پێغەمبەری خوا هەر ئەمی کردو نەخێر خۆشەویستەکەم لەمە خۆشتان پێ بڵێم پێغەمبەری خوا لەگەڵ خۆشەویستترین کەسە لە ژیانیا کە دایکە عایشەیە جارێکیان لە سەفەرێکا گەڕێنەوە بە سەحابەکانە فەرمون پێشکەون پاشوی سەحابە هەمی پێشەکەوێ طبعا پێغەمبەری خوا قیادەی جێیشە قیادەی ئومەتە ئەخر معقول نییە پێغەمبەری خوا لە دواوە بێ خۆی و عایشە ئەمێنێتەوە ئەفەرمێت سابقینی فەرمێ ئەی عایشە پێشکەوتنیە بکەین دایکە عایشەمان گۆشتی نەگرتووە و ئافرەتێکی زەعیفە لاوازە فەرمێ پێشکەوتنمان کرد پێش پێغەمبەری خوا مایە صلی الله علیه وسلم دواتر گۆشتم گرت و قەڵەو بووم ئینجا بیرم چۆ لە سەفەرێکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی سابقینی با پێشکەوتنیە بکەین پاشەوەی جیشەکەی هەمووی پێشخە سبحان الله سەیدی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیشێ پێشەخا بۆچی بۆی کە لەگەڵ خێزانیان مسابقەیە بکە مسابقەی واتان دینیوە ژن و پیا و بربەرەکانی یەکتری بن یان هەمووی پیا و یان هەمووی ژنە مەگەر لە ماراسوێنە بەڵام سە سەمەتریە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ عایشەیە هەردووکیان ڕاکەن بێنە بەرچاوی خوا صلی الله علیه وسلم سەحابە هەڕباتەوە بێ چی ببینێ پێغەمبەری خوا ڕاکا و پێشی عایشایەتەوە بڵێ جا فەرمێ پێغەمبەری خوا پێشی دامەوە جارە من قەڵەوتر بووم نەمتوانی پێشی کەوم پێغەمبەری خوا بەهێز بوو صلی الله علیه وسلم لاشی تەندروست بوو ئاوری دایە فەرمی پێکەنی فەرموو هذه بتلك ئەوە تعادل ئەم جارە بە جارەکی جارێکی تری پێغەمبەری خوا بیر ماوە کە عایشە پێشی کەوتووە ئێستاکەنا لە جێمی دووەما لە ساحەی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم جارە لێ باتەوە. بەڵێ خۆشەویستەکانم ئەخە ماوەسە خۆما ئەمە زۆر هین نییە زۆر تەوازونی قوویتیان نیە پێغەمبەری خوا لەگەڵ ژنێکە لەگەڵ ئافرەتێکە ئەوە نییە دایمە قووەتی ژن و پیا فەرقی هەیە ئەی ئێستاکەنە چیمان هەیە لەمە خۆشتان پێ بڵێم ڕووکانە کێکێکە لە پاڵەوانەکانی جزیرەی عەرەبی کە مەشهورە کە پێوتێ بەتەڵی ئەو مۆنتەقەیە بەتەڵی ئاسیا یان بەتەڵی شەرقی ئەوسەط لەو کاتەی خۆیان پشتێنی چی پێڵێن پشتێنی ڕەشە پشتێنی سوورەی تا هەموو پشتێنەکانی هەبووە ڕووکانە کەس نیتوانی بەشان لە شانی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مبارزەی لەگەڵاکا و مسارعی لەگەڵاکا و باوشی پیاکە ڕێکی خاتە سەر زەوی قووەتێکی وای هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووکانە پاڵەوانی جیهان خۆی وەرناگرێ سبحان الله کاتە پێغەمبەری خوا مسارعی کردو بڵێ مسارعی کردو ئیمانی پێی هەیە بۆ بڵێ ئەجینا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بۆ معجزەی خست بەڵام بۆ ئەوەی کە فێرمان کە ئەمە کارێکی ڕێگە پێدراوە کەس بە حرامی نەزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەم کاری کردووە لەمەش زیاتر و لەمەش گەورەتر کە ئەخی جاربەتان باسکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە ئێستاکە ئەمڕۆ پێوترێ پاڵەوانی جیهان بەهێزترین پیاو ئەیان بینن
پیکیان پێوەشێن و سیاریان بە دوای خۆیانە پێ بەکێشەکەن و حەبلیان پێ ڕاکێشن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەشی کردووە چۆن جارێکیان کە سەحابەکان خەندەق هەڵەکەنن بەردێکی گەورەیەتە بەردەمیان هەست چیەکەن بۆیان لا ناچێ ئینجا میعوەلەکە ئینجا چەکوژەکە ئەدەنە دەست پێغەمبەری خوا و پەنای بۆ بنەی پێغەمبەری خوا ئەم بەردە بە هیچ شتێک لەسەر ڕێگەمان لا ناچێ. پێغەمبەری خوا چیەکە صلی الله علیه و سلم دەست بەرز دەکاتەوە بۆ ئاسمان خوا بەردە ماڵە کۆڵکەیتەوە لای بیت و بیبیتەوە بۆ خەزینەکەی خۆت ورد و خاشیکی طبعا بە دوعای پێغەمبەری خوا لاچێ نەخێر. پێغەمبەری خوا بۆیە چێتە ناو خەندەقەوە بە چەکوش بە هێز و باز و جوانەکەی خۆی پیاکێشێ 3 دانە چەکوشی بەسە لە دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ورد و خاشیکە. بەڵێ ئەمە بەشێکی معجیزەیە بەڵام بەگە معجیزە بۆیە پێغەمبەری خوا لە دەرەوەی خەندەق بە دوعای فەرموو بڕۆ ئێستا نەماوە بەردەکە لە ڕێتانە بەڵام وا نافەرمێ خۆی ئەچێتە سەری کە پێوترێ. ئەمە ئیشێکی پاڵاوانانەیە بە هەموو کەسێک ناکرێت بە سەحابە بەهێزەکانیش نەکرا ئاخر جار پێغەمبەری خوایان بۆ عەزەتدا صلی الله علیه و سلم کەواتە لاشەی پێغەمبەری خوا بەهێزترین لاشە بووە لە سەردەمی خۆیان بەقووەترین لاشە بووە لاشەیەکی تەندروست بووە و هەر بە پاڵەوانی و بە دەرەجەیەک ماوەتەوە لە هەموو بوارەکانە. بۆیە جێ ئەوەیە چاوی لێ بکەین چکە ئێمە کە پاڵەوانێکە بینین ئەڵین تخوا چییە خوا چۆن ڕیازاکە چۆن هەڵەسێ چۆن دانیشێ ئەو پێغەمبەرەکەتە و چاوی لێ بکە و چاو لێکردنیشی تەندروستی خۆشەویستە و هەمان کاتیش بە سنەت و بە عیبادەت بۆ تۆ نووسرێ. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.